سەرەڕای سەرکەوتنی یانەی سەی سادق بۆ قۆناغی کۆتایی خولەکە، بەڵام یانەی خاوەن یاریگای گۆڵباران کرد و بێهیواشی کرد لەمانەوەی لە خولەکە. لە یەکێکی تر لە یاریەکانی هەفتەی کۆتایی قۆناغی یەکەمی خولی پلەیەکی کوردستان هەردوو یانەی خانەقین و سەی سادق بەیەگەیشتن. یاریەکە بۆ خانەقین زۆر گرنگ بوو لەبەرەوەی بردنەوەی لەو یاریەدا مانەوەی لە خولەکەدا مسۆگەر دەکرد، بەڵام سەرجەم بۆ چوونەکان پێچەوانە بوو. گێم یەکەم یانەی خانەقین هەموو هەوڵێکی دا بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام هەموو شتێک پێچەوانە بوو. کاتێک سەی سادق بە 2 گۆڵ وەڵامی یانەی خانەقینی دایەوە لە خولەکەکانی 32-44 لە ڕێگەی یاریزانان ساڵح موتڵەک و هاوکار جەمالەوە. گێمی دووەم بە ئامانجی کەمکردنەوەی ئەنجامەکە خانەقین گەڕایەوە یاریگا و لە خولەکی پەنجا بە لێدانی سێزا حسێن ڕەشید گۆڵێکی بۆیانەکەی تۆمار کرد، بەڵام جارێکی تر بۆ چوونەکان پێچەوانە بوویەوە. کاتێک یانەی سەی سادق 3 جاری تر تۆڕی گۆڵی خانەقینی هەژان لە ڕێگەی ساڵح موتڵەک کە توانی هاتریک تۆمار بکات لە یاریەکەدا لە خولەکەکانی 65 و 79دا، هەروەها هاوکار جەمال لە خولەکی 89 گۆڵی پێنجەم و کۆتاییانەکەشی تۆمار کرد. دوای 2 خولەک کاتی زیاد کراو، ناو بژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک ئەنجامەکەش لە بەرژەوەندی سەی سادق کۆتایی هات. دوای دۆڕاندنەکەیان و دابەزینیان بۆ ڕیزیانە پلە دووەکان، یانەی خانەقین ئامادە نەبوون لێدوان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بدەن. پێشەکی سپاس بۆخوا الحەمدوللا ئەمڕۆ توانیمان ئاسێکی باش پێشکەشکەین. چەندێ خەڵکێک هەبوو ئەیانود سەی سادق ئەم یاریە فرۆشێتەوە، ئەم یاریە فرۆشراوە. ئێمە بەدڵنیاییەوە پیانەلین، ئێمە نادیەکین ئەدەبێن و ئەخلاقیان، ئێمە ئەو شانە ناکەین، ناتوانین جواب بکەین. وەک بینیتان چۆن بە ڕوحێتێکی باش یاریمان کرد، توانیمان 5 گۆڵ بکەین. ئینشاءڵڵا بۆ قۆناغی 4-6 ئێمە بێ خۆمان باشترکەینەوە. ئەمڕۆ بەڕاستی ئێمە وەک تیپێ ئێمە بەدیلمان نەبوو، بە 12 یاریدا ناتوبین، بەس توانیمان ئاسێکی باش پێشکەشکەین. پشت بەخوا بتوانین لە 4 تیپەکەمان توکم بکەینەوە باشترکەینەوە. ئێمە بۆ 4 حساباتی خۆمانەیە ئینشاءڵڵا، ئەگەر نوقسانیمان نەبوو یاریزانەدا 2 یاریزان بینەر ریزەکانمان دیاریمان کردو، بەس ئەمە چاوەڕێی یەکدی تۆی پێکەین داین قورعەکەتون چۆنیە بێ، ئەگەر دەوری بێ شەژاری بێت کەمێ قورسە بێ ئەبێ یاریزان بێنین. دوای بردنەوەکەیان یانەی سەی سادق بووە خاوەنی 23 خاڵ بە 7 بردنەوە و 2 یەکسانبوون و شکستێک. خانەقینیش بە 1 بردنەوە و 3 یەکسانبوون و 6 شکست 6 خاڵی کۆ کردوتەوە و لە دواتی پیرڕیزبەندی کۆمەڵە یەکەمدا خۆی دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.